من سرو علي ڕاگەاندنی کۆمەڵی تالاسیمیا ئەمارەکان جێگەی دڵخۆشینینە بۆ ئێمەی توشبووان تالاسیمیا چونکە ڕێژەی کانڕوو لە زیادبووندایە تالاسیمیا و پێویستە خەڵکی هۆشیار بکرێتەوە ڕێکخراوەکان و کۆمەڵگەی مەدەنی وە ئەو ڕێکخراوانی مافی مرۆڤ هەڵستن بە هۆشیارکردنەوەی تاکەکان لە زانکۆ و لە پەیمانگە و لە قوتابخانەکان بۆ ئەوەی نەخۆشیەکە نەخۆشیێکی بۆ ماوەیە و درێژخایانیشە پێویستە هەمومان هاوکار بین بۆ ئەوەی ئەم نەخۆشیە کەم بکەینەوە ڕێژەکەی نەکو زیادی بکەیت. چەندە ئامارەکە؟ نزیکەی بەس نزیکە 6 مانگمان وەرگتووە ئەو 6 مانگی تازە نوێ کە 2019 27 حاڵە زیاد بووە 27 حاڵە زیاد بووە 6 وەفاتیان کردیە خۆشی نزیکەی 850 کەسە توشبووەکانمان کۆی گشتی توشبووان بە ئاوارەشەوە نزیکەی ئاوارەکان 100 شتێک ئێستا کێشەی دەرمان چارەسەر کراوە کەم تا زۆر باشە خراپ نییە بەڵام کێشەی دەرزی دیسپرال جیازەکەیمان نییە یان جیازەکەی لە کار بکەوێ کەسێک نییە چاکی بکاتەوە نانێ ئەو جیازە پێویستە ناو بەناو بگۆڕدرێت ئینوێ بێت ئەوە من 10 ساڵە هەیتم ئێستا لە کار کەوتووە پێویستە لەو 10 ساڵە من 2 جار بم گۆڕی باە یان جارێک ئەلەقەم بم گۆڕی باە بۆ ئەوەی کاری پێ بکەم لە ئێستا خانەوادە هەیە 4 توشبووی تالاسیمایە 1 جیازی هەیە بۆ دەرزی لێدانە ئەو دەرزیەش لێنەدا دەبێتە ئەو مادەی ئاسنە دەبێتە نەخۆشی بۆ ئەو تالاسیمایە بۆ نمونە کار لە جەرگی دەکات و کار لە دەمارەکانی دڵی دەکات و شەریانەکانی دڵی دەکات ووە کار دەکاتە ئەندامەکان جەستەی بەگشتی.